ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان دەستبەشەرەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکگوتاری و یەکڕیزی و یەکهەڵوێستی هێز و لایەنە سیاسی کوردیەکان لە بەغداد. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتوو یادگار محمود کاندیدی دەرچوو بۆ پەرلەمانی عێراق. خاتوو یادگار بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس دەکەم. گەڕای پیرۆزباییمان یادگارخان پێم خۆشە لەو بابەتەوە دەست پێ بکەین کە لە زەمەنی بانگەشەی هەڵبژاردنە پارتی دیموکراتی کوردستان و کاندیدەکانی بانگەشەیەکی نەرم هێمن مەدەنیان کرد جیاواز لە بەشێکی زۆر لە کاندیدە بەناو سەربەخۆ و کاندیدی هێز و لایەنە سیاسیەکانی تر پارتی بە نەفەسێکی کوردانە هێمن مەدەنیانە کاندیدەکانی خۆی ناسان و کارنامەیەکی هەبوو جیاواز لەو هێز و لایەنە سیاسیانی دیکە کە ڕوئیایەکی وازەحیان نەبوو. لە دوای هەڵبژاردن و دەرچوونی دەرەنجامەکانی هەڵبژاردن پارتی وەکو هێزی گەورە و براوەی ئەو پرۆسەیە ڕایگەیان و دەستپێش خەریکردنەوەی کە کۆتایی بێ بەو تەم و مژ و کەشە پڕ لە ئیعلام و بانکخوازیە بۆ کەشێکە کەشی دۆستایەتی و برایەتی و کوردایەتی و یەخستنی گوتاری نێوماڵی کورد و دروستکردنی کارنامەیەکی هاوبەش لە نێوان تەواوی ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە کاندیدیان چۆتە پەرلەمانی عێراق بە ئامانجیەوەی کە بتوانرێت لەوێ خزمەتی استراتیژی نەتەوەی خەڵکی کوردستان بکرێت. پێم خۆشە خوێنەوەی جەنابەت بۆ ئەو کەشاوە بەتایبەت بۆ دەستبەشەرەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆچوونی جەنابتان چۆنە؟ دەستە خۆش بەتەئکید بۆچوونێکە کە شایانی باسە بۆ لەبەر ئەوەی کە ڕاستی من خودی خۆم ئەگەر لە خۆمەوە دەست پێ بکەم ئەوە بە ڤیددیۆ بڵێن هەیە و بەڵگە نویستە کە هەمیشە وتومە ئێمە ئەگەر وەکو کوتلەیەکی نەتەوەیی حزوورمان نەبێ و ئامادەگیمان نەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بە یەک حیزب و دۆ حیزب هیچ ناکرێ. ئەوەشی کە ئەبێ بکرێت بێگومان لە خزمەتی ئەم هەرێمایە ئەم دەستکەوتایە لە خزمەتی دانیشتوانی ئەم هەرێمایە. بێگومان ئەگەر بڕۆینە سەر مووقیفی حیزب و هەڵوێستی حیزب و وتاری بڵێن حیزب مەبەستم پارتی دیموکراتی کوردستانە هەر نەک تەنها لەم هەڵمەتی هەڵبژاردنەیە کە خودی سەرۆکی حیزب بەڕێز سەرۆک مەزمەد بەرزانی لە ڕاگەیاندراوێکە لە پەیامەکەیدا ئاماژەی بەوەیە کە پێویستە ئێمە دوای هەڵبژاردنیش یەکگوتار و یەک هەڵوێست بین بۆ ئەوەی کە نوێنەرایەتیەکی بەهێزی ئەم میلەتە و ئەم هەرێمە و تەواوی پێکاتەکانی ئەم هەرێمە بکەین. و هەروەها خودی جێگری سەرۆکی حیزب کاک نێچیروان بەرزانی ئەو ڕۆژەکە هاتە سلێمانی هەر ئاماژەی بە هەمان استراتیجە ئاماژەی بە هەمان ضروریەت ڕاستیەکەیدا. جا بۆیە هیوادارم کە ئەمە چ ئەم پەیامە چ ئەم خیتابانە ئەوە هەروەها بە ئالیەتی بەڕێوەبردننی پرۆسەیەکی ئارام کە تەنها و تەنها ئێمە وەکو کاندیدانی پارتی ئێمە خەریکی چۆنەڵێ بەگوێدانی بەرنامەی کاری حیزبمان بووین پەیامی حیزبمان بووین. ئەو پەیامەش زۆر زۆر بێگومان گرنگ بوو بۆ دەنگدەر بۆ ئەوەی کە بزانێ ئەگەر دەنگ بە کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان لەسەر چه ئاساسێک دەنگایە ئەگەرەکە هەڵ نەگەڕێتەوانێ سەر بۆ نمونە مێژووی دوێنێ مێژووی ساڵی لەمەوە پێش مێژووی بەتەواوەتی ئەم 75 ساڵەی پارتی دیموکراتی کوردستان. بۆیە ئێمە ڕاستیەکەی خۆمان خەریک نەکرد بە هێرشکردن یا بە ناشرینکردنی لایەنەکانی تر چونکەکەم ئێمە هەمیشە بڵین دووربینین ئێمە سبەینێ ئەچینە بەخدا ئێمە هەمومان کوردین بۆ ئومێدە ئەچین ئەڵێ شەڕ هێندە بکە کە لە دوایە لە ڕوودبێ ئاشبیتەوانێ. ئێمە نەکە شەڕمان نەکرد بەڵکو زەمینەیەکی زۆر لەبار و دۆستانەمان سازان بۆ ئەو کاندیدی ئەو لایەنانەی کە دەرئەچن و نوێنەرایەتی دەنگەری بڵێن خۆیانەکەن کە لە ئەخیرە ئێمە هەر یەکێک لە ئێمە
لە هەر حیزبێکەوە هاتی بێتین حیزبە کوردستانیەکان مەبەستمە کە ئەبێتە نوێنەری تاک بەتاکی ئەم کوردە منان بۆ نمونە هەموو جارە ئۆتومە من ئەگەر دەربچم شکور بۆ خواکە دەرچوم منە من نوێنەری تەنانەت ئەوانەشی کە دەنگیان پێناوە چونکە من کوردم من بە دەنگی کورد بڵێنە ئەچمایە بۆ ئەوەیشی کە ئێمە بتوانین وەکو نوێنەری کورد ڕاستیەکەی سقلێکمان هەبێ بتوانین دەستکەوتێکمان هەبێ بۆ میلەتەکەمان بە پەرتەوازەی نێوماڵی کورد نابێ ئەم پەرتەوازەیە هێندە مەترسیدارە ئێمە ئەگەر مەترسی ئەو پەرتەوازەیە لە دوو خاڵە ڕاستیەکەی ڕوون بکەینەوانێ بۆ بەتایبەتی بۆ هێز و لایەنە سیاسەکانی کوردستان و کە کاندیدیان بڵێن دەرچووە لەسەر دوو ئەساس یەکێکیان ئێمە بینیمان کە چەند پەرلەمانتارێک پێشتر لە خولی با بڵێن چوارەمە ئەمانە دەورێکی زۆر خراپیان هەبوو بۆ ئەو یەکگوتاریە و ئەسڵان بۆ هێزی کورد لە پرۆسە سیاسیەکەیە لە بەغدایە ئەوە بوو هەندەی ئەوان زەرەریان دا لە مافەکانی ئەم میلەتە مافەکانی ئەم هەرێمە بڕوان ئەتوانم مقارنەی کەم بە هەموو ئەو زیانانە و بە هەموو ئەو سیاسەتە خراپانەی کە حکوومەتی مرکزی ڕژێمی سەدام و پێش سەدامیش لە بەرامبەر کووردا بەکاریان هێنا ئەوە بوو دەرەنجامی ئەو خۆخۆریە و ئەو عێراقچێتیە با بڵێن لەلایەن هەندێک پەرلەمانتار و هەندێک فراکسیۆنی کوردیەوە بەداخەوە وای کرد بۆ نمونە ئێمە لە 2014ەوە بودجەیان بڕین بەڕێزان ئەجا بۆیە ئێمە نابێ ئەوەمان لەبێر بچێت ئەمە مەترسیەکی زۆر زۆر گەورەیە دوو نزیکترین وێ نمونە پەرتەوازەی ماڵی شیعە پەرتەوازەی ماڵی شیعە ئێمە ئێستا ئەیبینین ئەگەرەک و سەریع خوێندنەوەیەک بکەین بۆ هێزی سیاسی عێراقیەکان لە دوای هەڵبژاردنەوە و لەسەر ئەساسی ئەو دەرەنجامانەی کە بەدەستیانی هێناوە ئێمە دەزانین کە شیعە ئەو پەرتەوازیە کاریگەری خستە سەر ئەوەی کە فەشەل بە خەونی دەسەڵاتێکی سرف ئیسلامی مرکزی شیعی بڵێنە بهێنێ خۆ ئێمەش لەبەرەوەی کە ئێمە هەرێمێکین ئێمە دەوڵەتێکی سەربەخۆنین بۆیە ئەو پەرتەوازیە نێوماڵی کورد لەسەر ئاسی ئێمەیە بۆ ئێمەی کورد زۆر زۆر خەتەرترێکە بێ ئێمە بینیشمان کە ئەو پەرتەوازەیە چ ماڵوێرانیەکی بە دوای خۆیانە ئەوە بۆ بوجە بڕا موچە بڕا و دوای ئەوەش لە کاتی گەرمەی شەڕی دژی داعشە یەک فیشێکیان نەنار بۆ پێشمەرگە تەنانەت ئەو هاوکاریانەی هاوپەیمانی کە هاتە بەغا یەک فیشێک نەئەنێرا بۆ پێشمەرگە جا بۆیە ئەو هەوڵدان ئامانجی پارتی دیموکراتی کوردستان لە پێناو ئەو پاراستنی یەکەم ئەو دەستکەوتانەی کوردە دووش لە پێناو خزمەتکردنی باشتری ئەم دانیشتوانی ئەم هەرێمەیە و ڕاگررتنی ڕاستیەکەی ئەم هەرێمێ ئێمە ئەگەر پەرتەوازە بین ئەوە ئەگەڕێنەوانێ سەر چوارگۆشەی یەکەم بۆیە بە ئومێدی ئەوەی کە ئەم جارە لایەنە سیاسیەکان گرنگی ئەو یەکگوتاریە بزانن ئەم یەکگوتاریەش هەمیشە کە جێی ئاماژەی زۆر زۆر گرنگە کە من بیهێنمەوانێ بەبیر بینەری بەڕێز هەوڵ و کۆششی خودی سەرۆک مەسعود بەرزانیە لە پێناو چییە؟ هەموو دەتوانم بڵێم هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ هەتا تەنانەت ئەگەر کۆبوونەوەی لایەنە شیعی سونیەکانیش بێ بۆ نمونە کۆنگرەی کۆبوونەوەی هەولێر وابزان ساڵی 2010 بوو هەموو ئەو کۆنگرانی کە گیراون وەکو معارەزەی عێراقی خودی سەرۆک مەسعود بەرزانی هەمیشە ئاماژەی بەوە داوە کە بە ئاشتی ئەوەی کە بەدەستێت زۆر بە ئاسان بەدەستیە بەڵام ئەوەی کە بە شەڕ لە دەست ئەیرێ بە چەندین دەیە بەدەست ناهێنرێتەوەنی و هەمیشەش خەونی ئەوە بووە کە هەر کێشەیەک هەبێ نەگاتە ئەو ئاستەی کە یەکڕێزی نێوماڵی کورد تێک بە
و هەروە بڕیاردانی ڕێفراندۆمیش کارێکی وای کرد کە ئەو چۆنەڵێ ئەو لاوازیەی هەرێم کە دروست کرا دەرەنجامی عێراقچێتی چەند لایەنێک و لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکی هێزە کوردیەکانە ئیتر وای لێ هاو گەیشتین ڕاستیەکەی ئێمە بە بۆمبەست دەردی ئیناڵێ بڵین فەرسەڵێ ئەو بوو ئێمە بڕیارمان ناکە لەو میحنەتە جارێکی تر ئێمە نەمێنینەوانێ ئەم دەستکەوتەمان لە دەست نەچێ ئەو بوو بڕیاری ڕێفراندۆم درا بەس ئێستا قۆناغێکی ترە قۆناغێکی ترە ڕاستی کورد ئەبێ هێندە و شیار بێت سەریع چایەک بخشێنێتەوانێ بە دەرەنجامی هەڵبژاردنەکانە ئێمە ئەبینین کە سونەکان دەرسێکی زۆر باشیان وەرگرت لە پەرتەوازەی نێوماڵی سونەیە ئەو بۆ هەردوو کوتلەی عەزەم و لەگەڵ وابزانم متەقەدمونە بە سەرۆکایەتی حەلبوسی ئەویتریان بە سەرۆکایەتی خەمیس خەنجەرە ئەمانە دەتوانین بڵێن یەکێک لەو لایەنانن کە زۆرترین دەنگیان بەدەستێناوە و دوای ئەوەش هەردوو پارتە سەرەکیەکەی کوردستان کە یەکێتی و پارتی دموکراتی کوردستانە ئەمیش بە بەراورد بە حیزبەکانی تر و بە سەربەخۆکانی شەوە تەنانەت زۆرترین دەنگیان بەدەستێناوە مانای ئەوەیە کە چارەنووسی ئەم دەستکەوتە ئەم هەرێمە ڕاستیەکەی کەوتۆتە دەستی ئەو دوو حیزبەوانێ دیسانەوەن و بۆ چەندین بارە بۆیە نزیکبوونەوەی کوتلە سونەکان و بەدەستێنانی ئەوان پەرتەوازەی نێوماڵی شیعە و هەروەها دەنگان بەم دوو حیزبە سەرەکی کوردستانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ئەمە خۆی بۆ خۆی دەتوانین وەها بخۆینەوانێ کە گۆڕانکاریەکی جەزری هاتۆتە ئاراوە لەسەر ئاسی هەڵبژاردنەکانی عێراقە کەرەکتەرە سیاسیەکان جێگۆڕکیان پێکراوە بۆیە ئەگەر سونەکان دیسانە خۆیان کۆکردی بێتەوانێت چونکەم ئەزانن کە دەرەنجامی پەرتەوازەی چیان لێ بەسەرها و ئەوەش ڕاستەکەی ببێتە وانەیەک بۆ لایەنە سیاسیە کوردستانیەکان کە یەک دەنگ و یەکگوتار و یەک ڕەنگ هەرۆک و لە هەڵمەتی هەڵبژاردنەکەشمە زۆر بەجار ئاماژەم پێداوە هەروە لە لێدوانە میدیایەکانیشمە کە ڕاستیەکەی ئێمە کە ڕۆشتینەوەی بێ ڕەنگ کوێر بی ڕەنگ کوێر بەمەستم ئەوەیە کە من زەرد نەبم و ئەو سەوز نەبێ و ئەو ڕەنگێکی تر بێ بەڵکو ئێمە یەک ڕەنگمان هەیە و یەک ناسنامەمان هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە کوردین ئێمە بەدەنگی کورد بەدەنگی خەڵکی ئەم هەرێمە ئەو متمانەیەمان پێیراوە بۆیە ئەو یەکگوتاریە دەبێت کاری پێ بکەین دەبێت یەکگوتار بین لە پێناو چیە لە پێناو ئەو دەنگدەرانەی کە دەنگیان پێیاوین و ئەو چاڕوانیانەی کە هەیەە ئێمە وەکو نوێنەری ئەو خەڵکە بتوانین ئەگەر لە هەر هەمووی بەدەست نێنین خۆ هیچ نەبێ ئەبێ ئێمە ئامانجمان ئەوە بێ لە سای 75 لە سای 50 ئەو چاوەڕوانیانە ڕاستیەکەی ئێمە بە عملی کاری بۆ بکەین و بخێنە خزمەتی خەڵکی خۆمان دەستخۆش بیادگەرخان لە دوای بانگەشەی هێمنی پارتی و سەرکەوتنی گەورەی پارتی لە هەڵبژاردنەکان و ئەو بەیاننامانەی کە سەرۆک مەسعود بەرزانی وەکو سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و پاشان مەکتەبی سیاسی پارتی و سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش تێگڕا گوتارێک بوو بۆ هێمنکردنەوەی دۆخەکە و زەمینە سازی بۆ لە یەکتر تێگەیشتن و نزیکبوونەوەی هێزولانە سیاسەکان و بەدوایە بە عەمەلی بە کردار دەستکرا بە بۆی کە شاندێکی باڵای پارتی دموکراتی کوردستان بە سەرۆکایەتی کاک فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی سەردانی کۆی کوتلە سەرکەوتوەکانی پەرلەمانی کرد لە هەرێمی کوردستان بە حیزبی سۆسیالیست و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێک هێزولایانی دیکەش و سەردانی بەشێ لە پێکاتەکانیشی کردەوەی کە چۆن ئەوەی کە بە گوتار هەیە بە کرداریش مامەڵی پێ بکرێ و زەمینە سازیی باشتر تێگەشتێکی قۆڵتر بۆ دروست بکرێت لەوەی کە کورد هەر بەڕاستی بە کارنامەیەک و بە استراتیژیەک و بە ئەجندایەکی وازەحەوە بچێتەوە بەغداد. پێم خۆش لەو ڕوانگەیەوە پرسیارێک لە جەنابەت بکەم هەڵوێستی لایەنەکانی تر چەند گرنگە لەوەی کە ئەم مبادرەیە ئەم دەستپێشخەری پارتی قبوڵ بکەن و بەکردار بە فیعل نەکەرەوەی کە لە ئاسی دروشم و لە ئاسی ڕاگەیاندن و میدیا وەڵامی پارتی بنەوە
بەکردار دەستباری ئەو دۆزە بن کە پارتیەوێت لەم 4 ساڵی داهاتووە بەشێک یانەوەی کە جەنابەت باست کرد لایەنی کەم نیوەی ئەو خواسانەی کە هەیە بۆ قەزیەی مادەی 140 بۆ قەزی پێشمەرگە کە جەنابەت باست کرد کە تەنان چەند فیشەکێکشان بەهێزی پێشمەرگی کوردستان ڕەوانە بینیوە هاوبەشی ئەوانی دیکە چەند گرنگە بەلای جەنابەتەوە چاوەڕوانی ئەوتان هەیە کە هێز و لایەنە سیاسیەکانی دیکەش بە هەمان حەماسەت بە هەمان نەفەس بێنە پێشەوە بۆی کە کورد فعلەن لە بەغداد ڕیز و یەک گوتار بێت وەڵی وەکو شتێک چۆن هەڵێ یعنی ئێمە وەکو کورد ئێمە وەکو کورد مەحکومین بەوەی کە ئەبێ یەک ڕیز بین لەم قۆناغەیە ئوسلوبی سیاسەتکردنی خۆمان ڕاستیەکەی ئەبێ بگۆڕین ئەبێ بچێتە قۆناغێکی ترەوانێ قۆناغێکی تر زیاتر مەبەستم ئەوەیە کە کامەڵانەتر بەرپرسیارانەتر هەرێکێک لەم لایەنە سیاسیانە کە سەرکەوتوانە ئیتر 4 بێت 5 بێت دەبێ نوێنەری بڵێن دەنێرێتە بەغدا ئێمە دەبێ ئەو قۆناغەی کە هەتا هەڵبژاردننی پێشوەختی عێراق ئەو فەوزایی کە نرابوانێ لە سۆسیال لە میدیایە لە ئاستی هاوڵاتیە بەڕاستی ئەمە زۆر زۆر خەتەر بوو ئەمە هەدە شتێکی هەر زۆر زۆر ناشرینیش بوو ئێمە دەبێت هەروەکوتم دەبێت بڕۆینە قۆناغێکی ترەوانێ ئەو قۆناغەش ئەوەیە کە ئێمە جددیانەتر سیاست بکەین چونکەم ئەوە نییە کەسێک کە هەرباسی سیاسەتی کرد ئەمە پێی بڵێ سیاسەتوانە ئەمە سیاسەتوانێکی بەرپرسیارە چونکە بەرپرسیارەتی ئەم دەستکەوتە ڕاستیەکەی لە ئەستۆی تەنها یەک حیزب و 2 حیزب و هەموو حیزبەکانانە بەڵکو ئەم دەستکەوتە کە ئێستا هەمانەوە پێیگەیشتون بەرپرسیارەتی تاک بە تاکی کوردیشە بۆیە ئومێد هەڵچنین لەبەر زەڕوریەتی بڵێن پاراستنی ئەم دەستکەوتە هەروەکو ئەماژەم پێ ئێمە مەحکومین بەوەی کە بێ هیوامان هەبێ هیوامان هەبێ بەوەی کە بەرپرسیارانەتر ئەم لایەنانە ئەم سیاست بکەن لە دەرچوون لە قاڵبی حیزبایەتی و دەستکەوتی حیزبایەتی ئەم میلەتی ماڵوێران کرد ئەم چەند ساڵەی ڕابردوو بۆیە من پێشم وایە یعنی ئەگەر بخەیتە سەر نەتائیجی بڵێن هەڵبژاردنەکان دەرەنجامی هەڵبژاردنەکان میلەت و شیعرە ئێمە دەبینین کە لە هەڵبژاردننی پێشووی عێراقا خولی چوارەمی عێراقا پارتی دموکراتی کوردستان بە تەنها وەکو حیزب یەکەمی عێراق بوو بۆ 25 کورسی بەدەستێنە بێ هیچ دروستکردنی هاوپەیمانیەک ئەم جارەش دیسانەوە هەر بە تەنها بۆ خاوەنی 33 کورسی ئەمە دەگەڕێتەوە بۆچی ڕاستی دەگەڕێتەوە بۆەوە کە میلەت متمانەی بە حیزبێکە کە ئیستیقرارێکی سیاسی هەبێ لە ناو خودی خۆیە ئەو شپرزەیی و ئەو نائیستیقراریەی کە و هەروەها سیاستکردن بە ئاستی سەرجادا و سۆسیال میدیا ببێتە شوێنی بڕیار و هەڵوێستی سیاسیت و استراتیجی حیزب و استراتیجی نەتەوەت لەوێەوە دیاری بکرێ ئەمە بە خەڵک بۆی چوە سەریە کە ئەمانە بەرپرسیار نین بەرپرسیارانە نەسیاست ئەەکەن نەبوو خودی حیزبەکەی خۆشیان و چمە بۆ کە دۆسیەیەکی گەورەی مێژووی کە دۆسیەیەکی سیاسی نەتەوەیی و بەرپرسیارانەوە کە بەرپرسیارەتێکی مێژوویە ئەوە بوو خەڵکەکە هەڵگەڕایەوە سەر ئەو حیزبەی کە ئیستیقرارەتێکی سیاسی لەناو خودی خۆیان هەیە هەروەها بەرنامە و استراتیجی کاری ئەم حیزبە هەر لە سەرەتاوە ڕوون بووە و کاریشی بۆ کردەوە بە فەعلی ئەوەی کەوتوێتی ئەنجامی داوە و هەروەها ئەم حیزبەش هەمیشە خۆی پاراستووە یعنی دەتوانم بڵێم هەڵوێستی یا مووقیفی بەرگریکردنی هەڵبژاردەوە ئەو شەمە جارێک نە چونکەم حیزب ئەگەر بەس خەریکی وەڵامدانەوەی ئەو هەموو شیعارە پۆپولیستیە و دروستکردنی هەواڵی نادروست و ئەم شتانە بۆ ڕادەیەک دەتوانم بڵێم حیزب ڕاستیەکەی فەرامۆشی کرد چونکە ئەگەر تۆ بەتەنها خەریکی ئەوەبی بەڕاستی نازانی نەخۆ خەریکی چیت نە ئەتەوێ بۆ چۆ بڕێ بۆیە ئەم
وتاری یەکگوتاری کووردە بەڕێی من دەبێتە دەستکەوتێکی حیزبیش بۆ خودی ئەو لایەنانەی کە دەتوانم بڵێم هەتا ئێستا تێکدەری ئەو یەکگوتاریە بوون لە چوارچێوەیەکی بەرتەسکی حیزبانە ئەمانە سیاسەتیان کردووە ئامانج و استراتیجیشیان ڕاستیەکەی دیار نەبووە هەر کەسەوە هەستاوە بۆ خۆی ئەوەی کە لە بەخا ئەوترا لێرە پیانەوەەوە فلانە دووە ئەڵێ کە نوێنەری توێ ئەمە خۆیان لێبێبەری ئەکرد بەڵام لە دەرەوەی ئەمەش هیچ مووقفێکیان نەبوو مووقفێکی بەرپرسیارانە مووقفێکی کامڵانە کە بڵێ ئێمە سیاست ئەەکەین هاتوین بۆ ئەوەی کە ئێمەش بەرپرسیارەتی مێژووی ئەم دەستکەوت و ئەم قەزیە سیاسی ئەم نەتەوەیە بگرینە ئەستۆی خۆمان جا بۆیە هیوادارم کاک سەربەسکە هەموو ئەو هەوڵ و جوهدەی کە لە سەرەتاوە پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتایی هەموو دوای هەڵبژاردنێک ئەم حیزبە هەمیشە شاندی ناردۆتە لای هەموو حیزبەکان بە حیزبی گەورەوە بە حیزبی بڵێن بچووکی شانێ هیچ کاتێک نەویستووە هیچ کەسێکە لەم کوردستانایە بێ پەڕایزی بخاو بخاتە دەرەوەی پرۆسەکە بۆ لە بەرۆی کە ئەم حیزبە ڕاستی درک بەو بەرپرسیارەتی قورسە مێژوویەکە و دەوێت ئێمە بە هەموومانەوانێ ئەو بەرپرسیارەتە بگرینە ئەستۆ و زۆر کوردانە و زۆر مردانە شانبینە بەر ئەم بەرپرسیارەتی بۆ لەبەرەوەی کە ڕاستی بە یەک حیزب و دو حیزب ناکرێت ئەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان بەڵێست ئەجەندایەکی نەتەوەیی استراتیجێکی نەتەوەیی هەیە و هەیبووە لە هەرێمیش و لە بەغداش بەڵام ئێمە بینیمان لە 2014ەوە ئەو کلێنەی کە دروست کرا ئەو کلێنەی کە دروست کرا پارتی دیموکراتی کوردستانیش زۆر زۆر شەکەت بوو شەکەت بوو لەو پرۆسە قورسەی کە بە بەردەوام سەردانی بەغدا و هاتنی ئەوان بۆ ئێرە چی پێویستەکە ئێمە ئەوەنە زەرەر بین و زیانمەند بین لەبەرەوەی کە برا کوردەکان لە ناو خۆیانە ڕێک ناکەون بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە زۆر جدیانە زۆر عملیانە کۆنکرێت هەڵگەڕێنەوە سەر ئەو پەیامە سەر ئەو گەڕانەی کە شاندی پارتی دیموکراتی کوردستان دەکات بۆ هەرێکێک لە بارەگا و کەسایەتی ئەم لایەنە سیاسیانە لە کوردستانە بە ئومێدی ئەوەی کە بتوانین خزمەتی خەڵکی خۆمانی پێ بکەین. یادگار خان باسی سیاسەتی سەرقاڵکردن نەکرد لە ڕاستیە ئەو سیاسەتی سەرقاڵکردنە زەرەر و زیانێکی زۆریاوە لە قەزەی کوردی ئەنێگە تەماشا بکەی هەل ناو جوملەکانیشتە باسی وت کرد کە سونەکان دەرسێکی باشیان وەرگرت ینی ساڵانێکی زۆر هێزە شیعەکان سوودیان لە پەرتەوازەی نێوماڵی سونیە بینی کوردیش و کوردیشیان لەو ئاخیرا گلند بوو ئەوە بۆ نمونە ئەگەر دەستکەوتێک هەبوو بێ بۆ هەرێمی کوردستان بۆ باشووری کوردستان لە ئاسی گشتا دەستکەوتی ئەو زەمانەیە کە کورد یەک دەنگ بوو یەک ڕیز بوو هاو هەڵوێست بوو ئەوەی کە زۆر جار ئەیانوت کورد ئەگەر لەناو خۆش کێشە و ململانەی هەبێ لە خوار حەمرینەوە ئیدی کورد برایە و یەک دەنگە و یەک هەڵوێستە و هەموو تێگڕا دیفاع لە قەزیەکەکەن بەڵام یەکێک لەو تەجروبە خراپانەی کە ئێمە لە خولەی پێشووی پەرلەمانی عێراق بینیمان کە قوارەیەک دروستکرا بە ناوی هیوا کە بەڕاستی هەشتوانین بڵێن قوارەی بە هیواکردنیش بوو ینی قوارەیەک بوو لە ئاستە گشتەکەیان نەیتوانی هیوا بۆ خەڵکی کوردستان دروستکە ئەوان زۆر دروشمی گەورەیان بەرز کردەوە لەوەی کە بوجە بۆ خەڵکی کوردستان نەگەڕنەوە کە ئەوان دیفاع لە پێشمەرگاکەن ئەوان جوودەکەن مادەی ١٠٠ جێبەجێکرێ لایەنی سەرخەری قەزەی کوردی ئەوانن بەڵام خولەکە تەواو بوو و بینیمان ئەوان بە دوو دەستی خاڵیەوە و تا ڕادێکی زۆرش بە شەرمەزارانە هۆڵەکانی پەرلەمانیان جێهێشت گەرانتی چییە ئەوەی کە جارێکی دیکە ئەم ئەزمونە لەلایەن هەندێک پەرلەمانی دیکەوە دووبارە نەبێتەوە و بەڕاستیش پەیامەکەی جەنابەت بۆەوەی کە بۆ خەڵک ینی کە خەڵک چۆن لەسەر ئاسی شەقام گوشار و فشارێکی وا دروست بکرێ کە ڕێگە نەدرێت بە هەندێک پەرلەمان یان بە هەندێک بەناونێنەری کورد کە لە بەغدا خزمەتی عروبە و خزمەتی پرسی مەرکەزیەت و خزمەتی نێوماڵی عەرەبی بکەن بەڵام بێنەوە لە شقامەکانی کوردستان سنگ دەرپەڕێنن و کوردایەتیش بە خەڵک بفرۆشنەوە. زۆر ڕاستە زۆر بەداخەوە ئێمە ئەو ماوەی پێشوو بەجددی ینی بە سەردەمێک و بە کاتێکی زۆر زۆر ناخۆشە تێپەڕین
لەژێر ڕۆشنایی و یا کاریگەری ئەو چەند ئەندام پەرلەمانتارێک کە گروپی هیوایان دروست کرد. ئەم جارەیان زۆربیان خۆیان کاندید کردوانێ دەرنەچوون. بۆیە ئێمە پشت و پەنامان ڕاستیەکەی بۆ داهاتوو. ئەوە دەبێت کە ئەم میلەتێ ئەوەشی کە بە نیازە بەو نەوعە بۆ دەستکەوتی شخصی بێ یا بۆ دەستکەوتی حیزبایەتی بێ ببێ بە بەشێک لە درێژکراوەی بڵێن ئەجندای شیعی، چونکم ئەوانە سرف بووبوونە بەشێکی گرنگی ئەجندای شیعی و جێبەجێکردنی ئەو ئەجندایی کە شیعایی بوو. ئەو بوو لەگەڵ ئەوانە مەسەلەن بۆ نمونە هەنێک کوتەلی شیعیە بۆ ئەبزانم 4 کورسی بەدەستێناوە، یەکێک لەوانە جەماعەتی هین عەبادی، جەماعەتی عەبادی و دوای ئەوەش بیرمان نەچێ هەم مالیکیش بە چەند حیزبێکە توانیویانە ئەو کورسیانە هین بکەن بەدەست بێن. بۆیە هیوادارم ئەو شەرمەزاریەی کە ئەوان دووچاری بوون و دەرئەنجامەکەی شەرمەزاری بوو. ئەو شەرمەزاریش ڕاستیەکەی من دەبێ بڵێم من سپاسی میلەتەکەم، من دەستخۆشی لە میلەتەکەم. ئومێدمە هەیە کە ئەم میلەتە شکور وشیارە جارێکی تر نەچەپڵە نەبڕوا بەو کارکتەرە فەیکانە بڵێن کە ئەمانە بە ناوی کوردەوە چوونە ئەوێ بەڵام دەرچوو کە بەس مجەڕەت لەوانەیە زمانیان کوردی بوو بێت و لە کوردستان گەورە کرابێتن، ئەگینا ناخیان و بیریان بە هیچ نەوعێک کوردانە نەبوو بۆ کورد نەبوو. بۆیە ئومێدی من ئەوەیە کە بڕوا ناکەم یعنی کەسێکی تر نوێنەرێکی تر بوێرێ خەریکی ئەو عروباچێتیە ببێ، خەریکی ئەو گەراییە بێ، لە خزمەتی هیلالی شیعە بێ، لە خزمەتی ئەجەندای زۆرینەی دەوڵەتێکی ئیسلامی بەهێزی مرکزی شیعی بێ. چونکم تەنانەت ئەو خەوەی شیعەش بڵێن پەرتەوازە بوو. بۆیە ئەخیران تۆ هەر ئەبێ هەڵبگەڕێیتەوانێ سەر کوردەواری خۆمان ئەڵێ سەر ئەسڵ و فەسڵی خۆت. تۆ کە لەسەر ئەسڵ و فەسڵی خۆت لاتدا ساتێک لە ساتەکان هەر دەدا هەر ئەسڵ و فەسڵەکەیە کە سزات دەدا. جا هیوادارم کە ئەو نوێنەرانەمان تیادا هەڵ نەکەوێت، بەڵکو هەر هەمومان بە ڕۆحێک و بە ڕۆحی کوردیانە، بە بیری کوردیانە و بە هەستی کوردیانە ئێمە قۆڵ لە قۆڵی یەک و دەست لە دەستی یەک و بە پشتیوانی یەکتر بتوانین خزمەتی میلەتی خۆمان بکەین. بۆی کە سبەینێکە گەڕاینەوە ناو خەڵک ڕاستیەکەی لە ڕوومان بێت سەیری خەڵک بکەین، لە ڕوومان بێن بۆ هەجایی خەڵک بکەین، سەردانی دوو کەس بکەین کە دەزانین لە هەڵمەتی هەڵبژارنەکە هاوکارمان بوون، سەردانی و خەڵکانە بکەین کە دەزانین پێویستیان بە سەردانێکی ئێمە هەیە، دەستخۆشیمان لێ بکەن و هەروەها متمانە سیاسیەکە بە چێ بە پەرلەمان بە سیستەمی پەرلەمانی و بە هەڵبژاردن دەبێت بگەڕێتەوە بۆ خەڵک. ئەمانە کارێکی وایان کرد کە خەڵک متمانەی نەمێنێ ڕاستیەکەی بەو کۆڵەکە ئەساسیەی دیموکراسی کە هەڵبژاردنەوە بەشداری تاک بە تاکی دانیشتوانە هەر لە دەوڵەمەنەوانێ هەتا دەگاتە هەژارێک هەموو فئەیەکە بۆی هەیە ئازادانە بەشداری ئەم پرۆسە سیاسیە بێ. جا بۆیە کاری ئێمە ڕاستیەکەی کاک سەربەست ئەم جارە بۆ خولی پێنجەم زۆر زۆر قورس ئەبێ گەڕانەوەی متمانەیە بۆ خەڵک بۆ پرۆسەیە بە نوێنەرەکانیەتی، گەڕانەوەی متمانە بە پرۆسەی دیموکراسی بە کۆڵەکەی دیموکراسی زۆر زۆر گرنگە، چونکەم ئێمە دیموکراسیەکی نوێن هێشتا زۆرمان ماوە کە بگەینە ئەو دیموکراسیەی کە زۆر بەمان خەونی پێوە ئەبینین. بۆیە لە ئێستاوە ئێمە بێ ڕێخۆشکەر بین بەهێزکەری پرینسیپەکانی دیموکراسی بین. بەڵام ئەمانە یعنی ئەو گروپی هیوە ڕاستیەکەی هەرچەند لێیان ورد ئەبیتەوانێ چەند بۆعدی لێیان بڕوانی خوێندنەوەیان بۆ بکەی لە چەند ڕەهەندیەوانێ ئەمانە زەرەرەومەند بوون، زیانیان گەیان بە چەندین بوار لە بڵێن لە مەیدانەکە
بۆیە بە هیوای ئەوەی کە مەجارێکی تر کەسیوەمان تیادا هەڵ نەکەوێتوانێ و کار بکەین لەسەر ئەوانەی کە ئەوان ڕاستیەکەی تێکیان داوە و خەڵک متمانێ بگەڕێنێتەوانێ بۆ حیزبەکان، خەڵک متمانێ بگەڕێتەوانێ بۆ نوێنەرەکانی و هەروەها خەڵک باشتر و زیاتر نزیک بێتەوانێ لە دیموکراسی. چونکە تا ئەگەر دیموکراسی نەبێت نا هەرێم دەتوانێت بە شێوەیەکی تەندروست و بەهێز حکومڕانی بکە بە دڵنیاییەوانێ ئەگەر دیموکراسیش لە عێراقدا پەرەی پێنەیرێ نە سونە مافی دەبێت و نە کورد مافی ئەبێت و لە دوا جواریشدا شیعاکە با بڵێن زۆرینە ئەگەر بەوانێ هینێکیان هەبێ ئێمە بینیمان کە ئەوانش زیانی زۆریان کرد بۆ احتیمال هەیە خەڵک بە وردی دانەنیشتێت باس لە دیوە دیموکراسیەکەی بکە، بەڵام خەڵکی ناوەڕاست و ژنوبی عراقیش تێگەیشتن ئەمانە نایانەوێ ملیشیا ڕاستیەکەی حکومیان بکە، ئەمانە نایانەوێ مەسەبگەرایی و تایفەگەری حکومیان بکە بۆ لەبەرەوەی کە ئەم جادەی نییە، ئەم ئاوەڕێی نییە، ئەم ئاوی خواردنەوەی نییە، ئیسلامەتیە شیعەگەراییە، ئەم دەتوانێت هەموو کاتێک لە ماڵی خۆشیە بیکە و هەروەها ئەو گەندەڵیە بەرفراوانەی کە لەسەروی 124 ملیارد دۆلاری عێراقەوەیە کە دیار نەماوە، هەموو ئەمانە ڕاستیەکەی هۆکار بوون بۆ ئەوەی کە وەزعێکی زۆر ناتەندروست کەسانی هیچ لەبار نەبوو بۆ کاتێک ببنە قارەمانی ساعەکە، بەس قارەمانەکان قارەمانێکی بەفرینە دەرچۆن بە کەمترین با یا بە کەمترین تیشکی خۆر ئەو بوو توانەوە لە ساحەکەیانەمان. بۆ هیوایی کە خولی داهاتوو یان خولەی کە ئێستا بەڕێستان تیا دەست بەکارە بن خولێک بێ بتوانێت بەشێکی زۆر لەو دەستکەوتانەی کە بۆ خەڵکی کوردستان گرنگن بەدەستی بهێنن. زۆر سپاس بۆ یادگار محمود کاندیدی دەرچوو بۆ پەرلەمانی عێراق. سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس. ئازیزان تا بەرنامەیەکی تر تا ڕاوە و ڕاوەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.